ئەکادمیای مێگامایند پلەس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری زنجیرەی کتێبی دەنجی کتێبی ژمارە 2 پۆلەکەت بەرەواژ بکەوە لە نووسینی جۆنەتان بێرگمان ئارۆن سامز، وەرگێڕانی لە ئینگلیزیەوە هیمداد عەبدولقەهار محەممەد، دەزگای فام بۆ چاپ و بڵاوکردنەوە بڵاوی کردوتەوە لە ساڵی 2022 چاپی یەکەم. بەشی سێم. بۆچی پێویستە تۆش پۆلەکەت بەرەواژ بکەیتەوە؟ لە ڕاستیدا پۆلی بەرەواژ بە تەواوی بواری وانەوتنەوە و لایەنی پراکتیکی وانەوتنەوەی گۆڕیوە. مامۆستا چیتر بۆ ماوەی 30 بۆ 60 خولەک لە بەردەم قوتابیەکانی ناوەستێ تاکو بابەتەکان بخاتە ڕوو. ئەو گۆڕانکاریە ڕیشەیە بواری بە ئێمەدا کە ڕۆڵێکی تر لەگەڵ قوتابیەکانمان بجێڕین. ئێمە هەردووکمان چەندین ساڵ بە شێوازی وانەوتنەوەی ڕاستەوخۆ کارمان کردووە و وانەمان گوتۆتەوە. هەردووکیشیان مامۆستای زۆر باش بووین. لە ڕاستیدا جۆنەتان خەڵاتی سەرۆکایەتی وەرگرت بۆ نایاببوون لە وانەوتنەوەی بیرکاری و زانستەکان وەکوانە بێژێک. هەروە ئاڕوونیش هەمان خەڵاتی وەرگرت بەرامبەر بە شێوازی وانەوتنەوەی بەرەواژ. بەڵام کاتێک ئاور دەدەینەوە دەبینین کە هەرگیز ناتوانین بگەڕێنەوە سەر وانەوتنەوە بە شێوازە باوەکەی پێشوو. شێوازی وانەوتنەوەی بەرەواژ تەنها وانەکانی ئێمەی نەگۆڕی، بەڵکو مامۆستایان لە سەر تاسەری جیهان ئەم شێوازەیان بەکارهێنا و بەکاری دەهێنن بۆ وانەوتنەوە لە هەموو بابەتەکانی خوێندن و بۆ هەموو قۆناغەکانی سەرەتایی و ناوەندی و ئامادەیی و تەنانەت هەرزەکارانیش. هەروەها بینیمان کە چۆن بەرەواژکردنەوەی وانەکەت یان پۆلەکەت دەبێتە هۆی گۆڕانکاری لە ژیانی ئەو قوتابیانەی کەوانەیان پێدەڵێیت. لەم بەشەدا ئێمە هەوڵ دەدەین تیشک بخەینە سەر ئەو خاڵ و لایەنانەی کە بۆچی پێویستە تۆش بیر لە بەرەواژکردنەوەی پۆل و وانەکەت بکەیتەوە. برێت ویلی لە داڵەس تێکساس نووسیویەتی: من ناتوانم بیر لە هیچ هۆکارێک بکەمەوە کە ئەگەر هاتوو بە ئارەزوی خۆم بێت بگەڕێمەوە سەر ئەو شێوازە وانەوتنەوە باوەی پێشوو، چونکە ئەو کات دەبێت چەندین کۆرسی جیاواز لەم ساڵدا بڵێمەوە کە هیچ ڤیدیۆیەکم تێدا ئامادە نەکردووە. بۆ نمونە کۆرسی بەڵگەی تاوان، من ئێستا حەز لە وانەوتنەوە ناکەم، چونکە حەزم لە وانەبێژی نییە، واتە وانەوتنەوەی ڕاستەوخۆ. بەرەواژکردنەوە وەک ئەوە وایە کە تۆ بە زمانی قوتابیانی ئەمڕۆ قسە بکەیت. قوتابیانی ئەمڕۆ لەگەڵ ئینتەرنێت و فەیسبوک و یوتیوب و مایسپەیس و چەندین سەرچاوەی تری دیجیتاڵیدا گەورە بوون. ئەوان لە هەر کار و ئەرکێکی ماڵەوەی وانەی بیرکاری کە دەیکەن دەتوانن بەردەوام بن لە نامەگۆڕینەوە لەگەڵ هاوڕێکانیان. دەتوانن لە فەیسبوک بگەڕێن و لە هەمان کاتیشدا گوێ لە میوزیک بگرن. زۆرێک لەو قوتابیانە ئاماژەیان بەوە کردووە کە کاتێک دێنە قوتابخانە ئەوە پێویستە خۆیان بکوژێننەوە یان خۆیان ناچاڵاک بکەن، چونکە قوتابخانەکانیان مۆبایل و ئایپۆد و ئامێرە دیجیتاڵیەکانی تری قەدەغە کردووە. خاڵی ناخۆش لێرەدا ئەوەیە کە زۆربەی قوتابیان هەر لە جیرفانەکانی خۆیان ئەو ئامێرە کۆمپیوتەر و دیجیتاڵیانەکە لایەنە زۆر بەهێزتر و باشتر و پێشکەوتوتریشە لە زۆربەی ئەو کۆمپیوتەرانەی کە لە قوتابخانەکانی ئێمەدا هەیە، کەچی ئێمەش ڕێگە نادەین ئەوان خۆیان بەکاری بێنن. کاتێک ئێمە وانە و پۆلی بەرەواژ بۆ بەخێوکاران دەخەینە ڕوو، دیسان تووشی ئەوە دەبینەوە کە وەکو کاردانەوەیەکی ناڕەزامەندانە بێت لە جەماوەرەکەوە. ئەوانش لەبەر ئەوەیە خۆیان لەگەڵ ئەو دنیای دیجیتاڵی و ئەو ئامێرە زیرەکانە گەورە نەبوون. کاتێک ئێمە دەستمان کرد بە بەرەواژکردنەوەی وانەکانمان، تووشی سەرسامی بوون کە قوتابیەکانمان هیچ نیشانەیەکی سەرسوڕمانیان پێوە دیار نەبوو. دوای 2 هەفتە لە سیرکردنی ڤیدیۆیەکان ئینجا دەستیان کرد بە فێربوونی تەواو و ئەو سەرسامیەش ڕەوایەوە. قوتابیەکانیان زۆر بەباشی لە فێربوونی دیجیتاڵی تێدەکەن. بۆ ئەوان ئەوەی ئێمە کردمان تەنها قسەکردن بوو بە زمانی ئەوان. بەهەڵە تێمەگەن، ئێمە ناڵێن ئەوان حەزیان لە فێربوون نییە بەم شێوەیە، بەڵام ڕێنماییکردن بەهۆی ڤیدیۆوە بۆ ئەوان شتێکە زۆر گەورە نییە. یەکێک لەو خاڵانەی کە زۆر لەو هەرزەکارانەمان دەبیست ئەوە بوو کە کات بەسەربردن لە بەر شاشەکانی کۆمپیوتەرەکانیان زیاتر بوو. ئەمەش وا دەکات ئەو هەرزەکارانە زۆر لە دنیای دیجیتاڵی خۆیان و گەنجەکانی تر دوور بکەونەوە. ئێمە بۆ ئەوش دەڵێن کە هەڵساوین بە داغڵکردنی کللتوری دیجیتاڵی ڤیدیۆیی نەوەک شەڕکردن لە دژی ئەوان. ئەو کاتە نەبوو کە ئێمە فێربوونی دیجیتاڵیمان لە باوەشگرت و بەکارمان هێنا بۆ ئەوی قوتابیەکانمان فێرکەین، لە جیاتی ئەوەی پێیان بڵێن
کە نابێت بەو ئامێر و ئامرازانەی ئەمڕۆ فێر بن. لای ئێمە جێی سەرسامیە کە هەندێک لە قوتابخانەکان نەیانتوانیوە ئامێز بۆ ئەم گۆڕانکاریە گەورەیە بکەنەوە. ئێستا ئێمە کاتێک دەچینە نێو پێوڵەکان دەبینین قوتابیەکانمان هەمویان بە چەندین ساڵاکی جۆرا و زۆر سەرقاڵن لە ڕێگەی بەکارهێنانی ئامێری دیجیتاڵی جیاجیا. قوتابیان کار لەسەر کۆمپیوتەرە پێشکەوتووکانیان دەکەن و ئایپۆدەکانی خۆیان بەکاردێنن، لەگەڵ یەکتر کار دەکەن و ئەزمموی تاقیگەهی ئەنجام دەدەن. لە سەروی ئەوانەشەوە ئەوان لەگەڵ مامۆستاکانیان تێکەڵن. بۆی ئێمە هانی قوتابیەکان دەدەین کە هەر ئامێرێکی ئەلکترۆنی خۆیان هەیە لەگەڵ خۆیانی بهێنن، چکە بە ڕاشکاوی ئەوەی خۆیان زۆر باشترە لەو تەکنەلۆژیا کۆنەی کە لە قوتابخانەکان بەکاردەهێنرێن. هەندێک خاڵ هەن کە خراپن ئەگەر هاتو تۆ لەبەر خاتری ئەو خاڵانە وانەکەت بەرەواش کردەوە. بۆ نمونە ئەگەر هاتو تەنها لەبەر ئەوە بێت کە کەسێک کتێبێکی چاپ کردووە و داوای لێکردی کەوانەکەت بەرەواش بکەیەوە. جێگەی دڵخۆشیمانە کە خەڵکێکی زۆر گرنگی بەو کاری ئێمە دەدەن، بەڵام هیچ استراتیژێتی وانەوتنەوە پەیڕەو مەکە بەبێ ئەوەی بە تەواوی بیری لێ بکەیتەوە. خاڵی دووەم ئەگەر بەهۆی ئەوە بێت کە بەرەواشکردنەوەی وانەکەت دەبێتە هۆی دروستکردنی وانەیەکی تایبەت بە سەدەی 21. ئێمە دەڵێن شێوازی وانەوتنەوە دەبێت تەکنەلۆژیا بە دوای خۆیدا ڕابچێشێت، نەوەک بە پێچەوانەوە. ئەگەر پێت وایە بەهۆی بەرەواشکردنەوەی وانەکەت دەبیتە کەسێکی پێشکەوتوو یان بەکارهێنەری پێشکەوتوی تەکنەلۆژیا، ئەوە دڵنیا بە کە بەرەواشکردنەوە مەرج نییە دوایین تەکنەلۆژیای تێدا بەکار بێت. ئەگەر پێت وابێت بەرەواشکردنەوەی وانەکەت وات لێ دەکا ببیت بە مامۆستایەکی باش، ئەوە دڵنیا بە ئەوەش نابێت، چکە وانەوتنەوە زۆر لەوە زیاترە تەنها گەیاندنی زانیاری و ناوڕۆک بێت. ئەگەر پێت وابێت وانەوتنەوەی بەرەواش وات لێ دەکات کە کارەکەت ئاسانتر بێت، ئەوە دڵنیا بە کە بەرەواشکردنەوە بە هیچ شێوەیە کارەکەت ئاسانتر ناکات. بەرەواشکردنەوەی وانە یارمەتی قوتابیە سەرقاڵەکان دەدات. قوتابیانی ئەمڕۆ بەڕادەیەکی ئێجگار زۆر سەرقاڵن. هەندێکیشیان بەرنامەکانیان هێندە قڕەباڵغا کە پێڕا ناگەن لە چاڵاچیەک بۆ چاڵێکێکی تر بڕۆن. زۆرێک لە قوتابیەکانمان پێزانینیان هەیە بۆ ئەو نەرمونیانەی لە پۆلی بەرەواشدا بەردەستیان دەکەوێت، چکە ناوەڕۆکی سەرەکی ئەو وانەیە لە ڕێگەی ڤیدیۆی ئۆنلاینەوە پێیان دەدرێت. بۆی قوتابیان بواری ئەوەیان بۆ دەرەخست کە پێشتر بۆ خۆیان بخوێننەوە و بینەری ڤیدیۆکان بن. جۆناتان قوتابیەکی هەبوو کە وەرزشی جیمناستیکی دەکرد. ئەو بە بەردەوامی تەنانەت بۆ ویلایەتەکانی دەرەوەش گەشتی دەکرد. کاتێک کە دەچوە گەشتەکانی زۆرێک لەوانەکانی لەدەست دەچوو. بەڵام لەبەرەوەی وانەی زانست بە شێوەی بەرەواش دەخوێنرا، بۆیە ناوەڕۆکەکەی ئەو وانەیەی لەدەست نەدەچوو. پێشتر کە دەیزانی پێشبڕکێیەکی لە پێشە زوود خۆی ئامادە دەکرد و زووتریش بینەری ڤیدیۆیەکان دەبوو. بۆیە کاتێک کە دەگەڕایەوە بەلایەنی کەم ئەو وانانەی نیگەرانی نەبوو، وانەی زانست بوو، چونکە پێشتر خوێندبووی. ئارۆنیش قوتابیەکی هەبوو کە زۆر سەرقاڵی کاروباری یەکێتی قوتابیان بوو. ئەو ساڵی کاتێک کە کاتی پشووی ماڵەوە دەهاتە پێشێ، ئەو پێشوەختە بۆ خۆی کاری دەکرد. کاتێک ئەو کارانەی دەهاتنە پێش، بەر لەوەی بچێتە ئەو هەفتەیە کە دەگەڕێتەوە، ئەوە ئەو هەفتەیە زووتر خۆی ئامادە دەکرد و بینەری ڤیدیۆیەکان دەبوو، تا ئەو کاتەی کە لە ڕۆژدا بۆ وانەکانی ئارۆن دانراوە و لە ڕۆژدا بۆ ئەو چاڵاکیانە دەگەڕانەوە و ئاهەنگەران بەکاردێنێت. لەو ڕۆژەدا بۆ چاڵاکیەکانی گەڕانەوە و ئاهەنگەرانی بەکاردەهێنا. ئەو دوو قوتابیە لە ماوەیەکدا نەک تەنها فێری ئەوە بوون کە سوود لەو سیستەمە وەربگرن، بەڵکو چەند وانەیەکی گرنگی ژیانیش فێر بوون لە چۆنیەتی بەڕێوەبردننی کاتی خۆیان. لەوانەی باودا ئەم بوارە بەردەست نەبوو، بەڵام وانەی بەرەواش نەرمونیانێکی ئەوتۆی تێدایە کە قوتابیانی سەرقاڵ و پڕ ئیشیش دەتوانن سوودمەند بن تێیدا. برایان بێنێت کە مامۆستایەکە لە سیئۆل لە کۆریای باشوور جوان نووسیویەتی و دەڵێت قوتابیمان هەیە لە ڕێگایەکی زۆر دوورەوە دێنە قوتابخانە، هەندێک جار کاتژمێر و نیوێک لە نێو شەمە لەفەر بەسەر دەبن. ئەمەش دەرفەتی ئەوەیان بۆ دەرەخسێنێ وانەی کیمیا کە یەکێکە لە زانستەکان هەر کاتێک بیانەوێ بخوێن و گوێبیستی بن. زۆرێک لەو قوتابیانە هەروەها بەشدارن لە چەندین وەرزشی جۆرا و جۆر. بەم شێوەیە ئەو ورزشکارانە هیچ وانەیەکی ئەوتۆیان لەدەست ناچێت، چکە ئەو وانەیە بەرەواژە لە کۆتاییدا یارمەتی هەمووان دەدات. وانەی بەرەواش یارمەتی ئەو قوتابیانش دەدات کە گرفتیان هەیە. کاتێک ئێمە بە شێوازی با وانەمان دەگوتەوە، ئەو قوتابیانەی زۆرترین سەرنجی ئێمەیان بەدەستدەهێنا ئەوانە بوون کە لە زیرەکەکان و باشترینەکان بوون.
ئەو قوتابیانی زۆر دەستیان بەرز دەکردەوە و وەڵامی پرسیارە باشەکانیان دەداینەوە. لە هەمان کاتیشدا قوتابیەکانی تر بە شێوەیەکی ناچاڵک تەنها گوێ دەگرن لەو گفتوگۆیەی کە لە نێوان قوتابیان و مامۆستایاندا ڕووی دەدا. بەڵام لەو کاتەوەی کە شێوازی بەرەواش هاتوتە ئارا، ڕۆڵی ئێمە وەک مامۆستا گۆڕانکاری بەسەردا هاتووە. ئێستا ئێمە زۆربەی کاتەکەمان بە سوڕانەوە لە ناو قوتابیان بەسەر دەبین بۆ یارمەتیدانی ئەو قوتابیانەی کێشەیان هەیە لە چارەسەرکردنی ئەرکەکانیان. ئێمە پێمان وایە کە ئەوەی یەکێکە لە هەرە سەرەکی ترین هۆکارەکانی هەوڵدانی قوتابیان لە شێوازی بەرەواشدا. ئەوەش بەو مانایە نایەت کە ئێمە قوتابیە زیرەکەکان و یەکەمەکان پشتگوێ خست بێت، نەخێر، بەڵام جارێ سەرنجی هەرە زۆرمان بۆ ئەوان ناوێت، بەڵکو ئێستا سەرنجەکەمان بەرەو ئاراستەی ئەو قوتابیانەیە کە زۆرترین پێویستیان بە یارمەتی ئێمە هەیە. وانەی بەرەواش یارمەتی هەموو جۆرە قوتابیەک دەدات بۆ ئەوی باشتر بن. مامۆستاکانی پەروەردەی تایبەت ئەوانیش ئەو شێوازی ئێمەیان زۆر بەدڵە، چکە ئەو هەنەوتنەوە تۆمار دەکرێت بۆی قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت بۆ چەندین جار دەتوانن کە بیانەوێت سەیری هەمان ڤیدیۆ بکەنەوە تاکو باشتر فێری ناوەڕۆکی بابەتەکان بن و چیتر هەوڵ نادەن کە وەڵامەکانیان لەسەر یەکێکی تر کۆپی بکەن و بەو هیوایە کە دواتر تێی بگەن. لەبری ئەوە قوتابیان دەرفەتی ئەوەیان هەیە کە مامۆستاکان ڕابگرن لە کاتی ڤیدیۆکاندا و دەتوانن بهێننەوە بۆ دواوە بۆ ئەوی دووبارە سەیری بکەنەوە تاکو دڵنیابن کە تەواو لە چەمکە گرنگەکان تێگەیشتون. مامۆستایەک بەناوی برێتلی دێلی لە داڵەس تێکساس نووسیویەتی هەندێک لەوانەی کە لە ڕابردوودا بە گوێرەی قسەی دایک و باوکان گرفتیان هەبوو ئێستا زۆر باش بوون، چکە من دەتوانم لەگەڵ یەکە بە یەکیان لە پۆلەکەدا دابنیشم و قسەیان لەگەڵ بکەم و یارمەتیان بدەم بۆ ئەوی زیاتر تێبگەن و بە تایبەتیش لەو چەمکانەی کە کێشەیان لەگەڵیدا هەبووە. بەرەواشکردنەوەی وانەکان دەرفەت بە قوتابیان دەدات مامۆستاکانیان لە کاتی ڤیدیۆکان ڕابگرن، تەنانەت دووبارەش ئەو بەشە لێ بدەنەوە کە پێویستیانە. ئێمە وەکو پەروەردەکار پرۆگرامێکمان هەیە کە پێویستە لە ماوەی ئەو کۆرسەدا بخوێنین. قوتابیانش وا چاوەڕوان دەکرێت بەشێک لەو زانیاریەی فێر بن. زۆر کاتیش وایە هیوا دەخوازین قوتابیان لەو خستنە ڕووی کە ئێمە لەوە کاتی وانەوتنەوەدا دەیکەین تێبگەن. بەڵام باشترین پێشکەشکاران و باشترین مامۆستاکانی هەندێک جار قوتابی وایان هەیە کە دوا دەکەوێت یان تێناگا یان ئەوە فێر نابێت کە داوای لێکراوە. بۆیە کاتێک ئێمە پۆلەکان و وانەکان بەرەواش دەکەینەوە وەک ئەوە وایە کۆنتڕۆڵی وانەکە بدەینە دەست قوتابیەکە خۆی، کە ئەمەش وا دەکات قوتابی توانای ئەوەی هەبێ مامۆستاکەی ڕابگرێ، ئەمەش خۆی لە خۆیدا بەڕاستی شۆڕشێکە لە بواری پەروەردەدا. کچەکەی جۆنەسەن کە لە یەکێک لە پۆلەکانی ئەودا بوو کاتێک کە جۆنەسەن سەیری کرد وا خەریکی سەیرکردنی ڤیدیۆیەکە لە ماڵەوە لە ناکەو ئەو کچە لە خۆشییان هەڵسایەوە گوتی من ئەو ڤیدیۆیانم زۆر حەز لێیە. کاتێک کە پرسیاری لێکرد بۆچی وتی چونکە من لە کاتی وانەوتنەوەدا دەتوانم تۆ ڕابگرم، کەواتە توانای ڕاگررتنی ڤیدیۆ یەکێکە لە تایبەتمەندیە بەهێزەکانی ئەو شێوازی وانەوتنەوەیە. ئەوەش دەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێک بۆی بتوانین قوتابیان وا لێ بکەین هەمویان لە ڕیزێک بە ئاقلی و بەڕێک و پێچی دابنیشن و گوێ لە مامۆستاکان بگرن کاتێک بە زمانێکی ستاندرد ئەو شارەزایی و ئەو بواری خۆی ڕوون دەکاتەوە. ڕەنگە هەموو کات شێوازێکی کاریگەر نەبێ بۆ پەیوەندیکردن و گەیاندنی ئەو پەیامە لەگەڵ قوتابیان، بۆیە ڕەنگە هەندێک جار ئێمە زۆر خێرابین بۆ هەندێک قوتابی و هەندێک زاریش هێواش بین بۆ هەندێک قوتابی تر. ئەو قوتابیانی زوو فێر دەبن یەکسەر تێدەگەن لە چاوەڕوانیدا هەست بە نیگەرانی دەکەن و پەس دەبن لە کاتێکدا ئەوانەی کێشیان لە تێگەیشتن هەیە کاتی زیاتریان دەوێت بۆ پرۆسسکردنی ئەو زانیاریانە. بۆیە بە شێوەیەکی حتمی کاتێک کە ئێمە دەمانەوێت بچینە سەر سلایدی دواتر هەندێک لە قوتابیان هاوار دەکەن و داوا دەکەن بگەڕێنەوە سەر سلایدی پێشوو چونکە پێڕانەگەیشتون. پەراوێزێکی وەرجێر لێرەدا هەیە. ئەم حاڵەتە لە ئێستاشدا لە ناو پۆل زۆر بەرچاو دەکەوێت، بۆیە نەوەی ئێستا داوا دەکات وێنەی سلایدەکانی مامۆستا بگرێت. هەندێک قوتابی ڕەنگە لەبەر ئەوە بێ پێڕاناگەن، بەڵام هەندێکی تر تەنها لەبەر ئەوەیە نایانەوێ خۆیان ماندووکەن و وانەکە بنووسنەوە. بەڕای من ئەم دیاردەیە کاریگەری زۆر نەرێنی کردوتە سەر ئاستی نووسین و توانای وەرگرتنی سەرنج و تێبینی قوتابیانیش. لێرەدا پەراوێز تەواو بوو. بۆیە کاتێک ئێمە ئەو توانایە بە قوتابیان دەدەین کە بتوانن مامۆستاکانیان ڕابگرن، هەروەها دەرفەتی ئەوەشیان پێدەدەین کە ئەو بابەتەی داوایان لێکراوە بە پێی گونجانی لەگەڵ خێرایی تێگەیشتنی خۆیان ڕێکی بخەن. بۆیە
ئێمە بە تایبەتی هانی قوتابیان دەدەین کە هێواشتر پرۆسێسی ئەو زانیاریانە بکەن، هەروە دوگمەی هەڵکردنەوە و دووبارە لێدانەوە بەکاربێنن تاکو دڵنیا ببنەوە لەوەی ئێمە شتێکمان ڕوون کردوتەوە ئەوان بە چاچی تێگەیشتون و دەتوانن زیاد لە جارێک گوێ بگرن. هەتا ئەگەر تێشی نەگەیشت بن ئێمە بە شێوەی تاک یان بە شێوەی گروپی بچووک لەگەڵیان لەناو پۆلدا سەرقاڵ دەبین. لەلایەکی تریشەوە هەندێک قوتابیمان هەیە چکە مامۆستاکە بە هێواشی دەڕوا و زۆر دووبارە دەکاتەوە تووشی نیگەرانی و پەستی دەبێت. ئەو جۆرە قوتابیش دەتوانێت سوود لە تایبەتمەندی ڕاگرتن وەربگرێ، بەڵام ڕەنگە هۆکارەکەی جیابێ. ئەوان بەڕاستی قوتابیانی زۆر سەرقاڵن کە ڕەنگە چەندین ساڵێکی جۆرا و جۆر وەرزشی ئەنجام بدەن. بۆیە پێدانی توانای ڕاگرتن یارمەتیان دەدات تاکو کاتەکەی خۆیان بە باشی بەڕێوە ببن. گوتمان کچەکەی جۆنەتەن یەکێک بوو لەو قوتابیانەی زۆر حەزی لە دوگمەی ڕاگرتن بوو تاکو بتوانێت وانەکە بکاتە چەند بەشێک بەشی کورتتر و بچووکتر بۆی بەپێی خشتەی خۆی فێر بێ. تەنانەت چەند قوتابیەکی کەمیشمان هەیە کە ئەو ڤیددیویانیان ئێمەیان زۆر بە خێراتر و بە خێرایی دوو هێندە گوێ دەگرن. لە پرۆسسکردنی ئەو زانیاریانە خێراترن بە بەراورد بە قوتابیەکانی تر، هەرچەندە لە کاتی خێراکردنی ڤیددیۆکان دەنگمان وەک ئەوەی لێدێ کە گازی هیلیۆممان خواردبێ، بەڵام بۆ ئەوان ئەوە بەکارهێنانێکی باشترە بۆ کاتی خۆیان. پەراوێزی وەرجێر کاتێک مرۆڤ هەندێک گازی هیلیۆم دەچێتە ناو سیەکانی پاش ئەوە دەنجی بە شێواجێکی سیر دەگۆڕێ و زیقتر دەبێت لە دەنجی ئاسایی خۆی. بەرەواشکردنەوەی وانە دەبێتە هۆی زیادکردنی پەیوەندی و کارلێکی نێوان قوتابی و مامۆستا. زۆر جاران ڕستەیەکمان گوێ لێ دەبێت کە بەم شێوەیە وانەی بەرەواش ڕێگایەکی مەزنە بۆ وانەوتنەوەی سەرهێڵ یان ئۆنلاین، بەڵام من نامەوێت پۆلەکەی خۆم بە کۆرسی ئۆنلاین بگۆڕمەوە. هەرچەندەوانەی بەرەواش زۆر بواری ئەوەی تێدایە کە بگۆڕێ بۆ پەروەردەیەکی ئۆنلاین یان سەرهێڵ، بەڵام مەبەستی ئێمە لەم کتێبەدا ئەوە نییە پڕۆپاگەندە بۆ سوودەکانی ئەو جۆرە پەروەردەیە بکەین. هەردووکمان مامۆستاین و لە پۆلین و هەموو ڕۆژێ قوتابیەکانی خۆمان دەبینین. زۆربەی قوتابیەکانمان ئەمڕۆ دێنەوە قوتابخانەیە کە لە کەرپوت و بلوک دروستکراوە و تێیدا مامۆستاکان و هاوپۆلەکانیشان دەبینن. ئێمە لەو باوەڕەداین وانەی بەرەواش دەبێتە هۆی ئەوەی مامۆستا لە ڕووی تەکنۆلۆژیا باش بێ، بۆی ببێتە هۆی زیادکردنی کارلێک لەگەڵ قوتابیەکانی. دەبێت ئەوەشمان لا ڕوون بێ کە ئێمە نامانەوێت بانگەشی ئەوە بکەین پۆلەکان یان مامۆستایانی پۆل بەوانەوتنەوە و فێرکردنی ئۆنلاین بگۆڕینەوە. لە ڕاستیدا ئێمە بڕوایەکی پتەومان هەیە کەوانەوتنەوەی بەرەواش یان پۆلی بەرەواش دەبێتە هۆی تێکەڵچێشێکی باش و نمونەیی لە فێرکردنی ڕوبەڕوو فێرکردنی ئۆنلاین کە ئێستا پێی دەوترێت پۆلی تێکەڵچێشرا و بە ئینگلیزیەکەش بلێندد کلاسڕوم. ئێمە زۆر جاروانەی بچووک لەگەڵ گروپی بچووکی قوتابیان ئامادە دەکەین، ئەوانەی کە کێشیان هەیە لە هەندێک بابەتی دیاریکراوە. جوانی و خۆشی ئەو وانە بچووکانە ئەوەیە کە ئێمە لە کاتی پێویستدا پەروەردەیان دەکەین و فێریان دەکەین، دەستیان دەگرین لەو کاتێک کە قوتابیان ئامادەییان تێدایە بۆ فێربوون. مامۆستایان ڕۆڵێکی زۆر سەرەکی دەبینن لە ژیانی قوتابیەکانیان. ئەوان هەندێک جار چاودێر و هاوڕێ و هاوسێ و شارەزان بۆیان. هەروەها کارلێکردنی ڕوبەڕوو لەگەڵ مامۆستاکان ئەزموونێکە کە لە نرخ نایە و زۆر بەهادارە بۆ قوتابیان. مامۆستا مارسەل سیگڵ لە نیو جەرسی بەم شێوەیە بۆ ئێمەی نووسیوە: من دەمەوێت سوپاسی تۆ و ئارۆن بکەم چونکە ئێوە منتان هێنا سەر ڕێگای پۆلی بەرەواش. یەکێک لە یاریدەدانی بەڕێوەبەر دیارە سەرنجی منی داوە لە کاتی وانەوتنەوە بەم شێوەی وانەی بەرەواژە و بیرۆکەکەی زۆر پێجوان بووە. بۆیە یەکسەر چوو بۆ لای بەڕێوەبەری قوتابخانە و هەموو شتێکی بۆ جێڕابەوە کە من ئەنجامم دەدا. هەروەها گوتیشی کە پێویستە هەموو کارمەندان و بەڕێوەبەران ئەوم شێوازی وانەوتنەوەی ببینن، چکە پێدەچوو من تەنها کەس بم کە لەو جۆرە شێواز و فەلسفەی قوتابخانەم جێبەجێ دەکرد. بۆیە داوای لێکردم کە وەرکشۆپێکی پەرەپێدانی پیشەیی لە ساڵی داهاتوو بۆ مامۆستاکان ئەنجام بدەم. بۆیە من کە مامۆستایەکی بێ ئەزموون بووم لە ناوچەیەک کە تەنگژەی بودجەی هەبوو، پێم وایە یارمەتی منتاندا بۆ ئەوی کارێک دەست بکەوێ. بۆیە زۆر سوپاستان دەکەم بۆ ئەو کارێک کە ئێوە هەردووکتان ئەنجام تادا و هاوکاری منتان کرد کە کارێکم دەست بکەوێ. ئێوە بوونە ئیلهام کە کارەکەی من و بەرنامەکەی من بچێتە قۆناغێکی تر. پێم وایە دەبێ ڕۆژێک سەردانتان بکەم و بێمە کۆلۆرادۆ بۆ ئەوەی سوپاستان بکەم.
بەرەواشکردنەوەی پۆلەکان یانوانەکان وا دەکات مامۆستایان قوتابیەکانیان باشتر بناسن. ئێمە وەکو مامۆستایان لە قوتابخانەکاندا تەنها ناوەڕۆکی زانستی ناڵێنەوە، بەڵکو دەبێت کار بکەین بۆ ئیلهامبەخشین و هاندان و گوێگرتن و تەنانەت دابینکردنی دیدگایەکی ڕوونیش بۆ قوتابیانمان. ئەمانەش هەمووی لە کاتێکدا ڕوودەدەن کە پەیوەندیمان هەبێ لەگەڵ قوتابیان. ئێمە هەموو کات لەو باوەڕەدا بووین کە مامۆستای باش دەبێت پەیوەندیەکانی لەگەڵ قوتابیەکانی بنیاد بنێ، چکە قوتابیان پێویستیان بە پێشەنگێکی ئەرێنی و گەشتبینی نزیک لە خۆیان لە ژیانیان هەیە. ئێمە هێوەخوازین بتوانین ئەو نمونە و پێشەنگە بین. ئێمە پێشەوەی پۆلەکان وانەکانمان بەرەواش بکەینەوە پەیوەندیەکانمان دامەزراندبوو پەرەمان پێدا بوون، بەڵام لەگەڵ بەرەواشکردنەوەی وانەکان ئەو پەیوەندیانە تۆکمەتر و باشتر بوون لەگەڵ قوتابیانمان. ئەمەش دەگەڕێتەوە بۆ هۆکاری ئەو کارلێکە زۆرەی نێوان مامۆستا و قوتابی لەوانەی جیاوازدا. ئێمە ئەمساڵ دەستمان کرد بە بەرەواشکردنەوەی وانەکان، هەروەهانی قوتابیانماندا کە لەگەڵ ئێمە لە پەیوەندیدا بن بەهۆی پەیامی مۆبایلەوە. زۆر جار ئەو جۆرە پەیامانەمان بۆ دەهات، بۆ نمونە چۆن دەتوانم هاوکاریم بکەن لە کێشەی سین یان کێشەیەکی دیاریکراو، یان کەی دەتوانین یان هەفتەی داهاتوو چ کاتێک دواکاتە بۆ پێشکەشکردنی ئەو ئەرکەی لە سەرمانە. لەبەرەوەی ئێمە بەیەکەوە وانەکانمان ئامادە دەکرد، زۆربەی قوتابیەکانمان هەستیان نەدەکرد من یاخود ئاڕۆن مامۆستای ئەوانین، بەڵکو ئێمە هەردووکمان مامۆستای ئەوان بووین نەوەک یەکێکمان. بەڵام بە شێوەی ئاسایی دەبێ پێشبینی ئەوەش بکەین کە ڕەنگە هەندێک قوتابی لەگەڵ ئاڕۆن ئاسوودەتر بن و هەندێکیشیان لەگەڵ جۆنەتەن. ڕۆژێکیان یەکێک لە قوتابیەکانی ئاڕۆن دەستی کرد بە نامەناردن بۆ جۆنەتەن کە لە سەرەتادا ئەو نامانە هەمووی دەربارەی وانەکە بوون، دەربارەی وانەی زانست بوون، بەڵام هەرزوو بابەتی ئەو نامانە گۆڕانکاریان بەسەرداهات. جۆنەتەن زوو تێگەیشت کە ئەو قوتابیە داوای هاوکاری دەکا، بۆیە یەکسەر ناردێ لای ستافی ڕاوێژکاری، وەک دواتر دەرکەوت کە ئەو قوتابیە لە ماڵەکەیدا دەرکرابوو بەهۆی هەندێک کێشەی زۆر ناخۆشی کەسیشدا تێپەڕی بوو. هەرچەندە بەرەواشکردنەوەی وانەکە ئەو پەیوەندی دروست نەکرد، بەڵام وای کرد کە ژینگەیەکی ئەرێنی دروست بێ کە تێیدا ئەو قوتابیانەی کێشەیان هەیە بتوانن لەگەڵ یەکێکی سەرکەوتوو قسە بکەن و ئەو قوتابیەش لە ئەنجامدا ئەو هاوکاریە بەدەستهێنا کە داوای کردبوو پێویستیشی پێبوو. بەرەواشکردنەوەی وانەکان وا دەکات کارلێکی قوتابی و قوتابیش زیاتر بێ. یەکێک لە سوودە هەرە گرنگەکانی بەرەواشکردنەوەی وانە ئەوە بوو کە کارلێکی زیاد کرد، کارلێک لە نێوان مامۆستا و قوتابی، هەروەها لە نێوان قوتابی و قوتابی. سکوارڕۆڵی ئێمە وەک مامۆستا گۆڕانکاری بەسەرداهاتووە لەوەی کە تەنها پێشکەشکاری ناوەڕۆک بین بۆ ڕاهێنەری فێربوون. ئێمە کاتی زۆر لەگەڵ قوتابیەکانمان بەسەر دەبین، وەڵامی پرسیارەکانیان دەدەینەوە و لەگەڵ گروپە بچووکەکان کار دەکەین و ڕێی فێربوونیان نیشان دەدەین، بە تایبەتی ئەوانەی کێشەیان هەیە. کاتێککە قوتابیان لەسەر ئەرکێک کار دەکەن، ئێمە تێبینی ئەوەمان کرد کە زۆرێک لەو قوتابیانە لە هەمان بابەت یان هەمان ناوەڕۆک کێشەیان هەیە، بۆیە هەردەم و دەست کۆمان دەکردنەوە و دەمانکردنە گروپی بچووک بچووک تاکو ئەوانیان فێرکەین، هەر لەبەر ئەوەی ڕۆڵی مامۆستا گۆڕانکاری بەسەردا هاتووبوو بۆ بوون بە زیاتر لە فێرکارێک نەک وەک پێشکەشکاری ناوەڕۆک. ئێمە خۆشبەخت بووین بۆ ئەوەی کە دەمانبینی قوتابیانیش لەگەڵ یەکتر هاوکاری دەکەن و کارلێک دەکەن. کاتێک ئێمە بەناو پۆلەکاندا دەگەڕاین، سەرنجی ئەوەمان دەدا کە قوتابیان لە نێوان خۆیان خەریکی گروپی بچووکی هاوکاریکردن دروست دەکەن. قوتابیان هەڵدەستان بە هاوکاریکردنی فێربوون لە جیاتی ئەوەی پێش بە مامۆستا ببەستن وەکو سەرچاوەی سەرەکی و تەنها سەرچاوەی زانیاری. بەڕاستی سەرنجڕاکێش بوو کە ئەو تێبینیەمان کرد. ئێمە زۆر جار سەرسام دەبووین کاتێک کە دەمانبینی قوتابیان چەندە بە باشی دەتوانن کار بکەن و لە یەکترە و فێربن. ڕەنگە هەندێک لە ئێمە بپرسن چۆن ئەم کللتوری پەروەردەمان پەرەپێدا. ئێمە پێمان وایە کە کلیلی سەرکەوتنی قوتابی ئەوەیە بزانن فێربوون ئامانجەکەیە، نەک تێکۆشان و هەوڵدان بۆی ئەرکێک تەواو بکەن. ئێمە بە مەبەست هەوڵمان دەدا پۆلەکەمان بکەینە شوێنێک کە قوتابی تێیدا چاڵاکی واتادار ئەنجام بدا، نەک تەنها تەواوکردنی ئەرکێکی زۆر. کاتێککە ئێمە بەم شێوەیە ڕێز لە قوتابیەکانمان دەگرین، ئەوانیش کاردانەوەیان دەبێ و دەست دەکەن بە تێگەیشتن. هەرچەندە هەندێکیان ڕەنگە کاتێکی زیاتریان پێویست بێ کە ئێمە لەوێین ڕێیان پیشان بدەین کە چۆن دەتوانن فێر بن، نەک وەک مامۆستایەکی بەدەسەڵات لەسەر سەریان بوەستین.
ئامانجی ئێمە بۆ قوتابیەکانمان ئەوەیە کە ئەوان ببن بە باشترین فێرخواز، ئەوەی کە دەیەوێت فێر بێ هەروەها بەڕاستی تێبگەن لە ناوەڕۆکی ئەو بابەتەی کە بۆمان ئامادە کردوون. کاتێکە قوتابیەکانیش لەو چەمتەکە تێدەگان کە ئێمە لە سەنگەری ئەوانین، ئەوانیش باشتریان دەخەنە کار بۆ ئەوەی کاردانەوەیان هەبێ بەرامبەر ئەو ڕێزە و ئەو کاردانەوەی ئێمە.